نەتەوەگرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش و ڕاپۆرتەوە لە جوانانە بدات باش ئەو شایەتیانە بدا لەسەر عێراق بەگشتی و هەرێمیش بە تایبەتی ئەمە ئێستا ینی بە تایبەت نوێنەری نەتەوەگرتوەکان کۆبوونەوەیەکی بەدەستەوەی لەگەڵ سەرۆکی لایەنە سیاسی کوردستانەکان تیایدا مەسەلەی بەمزوانە مەبەست 26 مانگ و چەقبەستووی سیاسی هەرێم قەزەی یاسای هەڵبژاردن و لەوێ ئاماژە بە دۆخی خەڵکی کوردستان بکرێت لەو کۆبوونەوانەدا نازانم کی ئامادە بێکی ئامادە نەبێ بەڵام ئەوەی من زانیاریم هەبێ ئەو جوڵەیەشی هەیە واتە یعنی ئەوە نییە بڵێ بەس چ بێتەوە لە ئەمریکا قسەی کردوێ لە ڕوبەڕووی خۆشیان قسەکە ئەم هۆشداریانە بەو هۆشداریۆ کە پێم وا بوو لە 21 بوو ساڵی 20 پار هەرمانگی 5 کوردستان بەڵە لە دیبیتێکەوە لەو دیبێتەیە هۆشداریەکیدا بەڵە ئەمانە کاک حەکیم ینی بڵێ چکە نەتەوەگرتوەکان تۆ حسابی کە پەرلەمانێکی عالەمیە بەڵە واتە شوێنی دەرکردنی یاسا و ڕێسا و بڕیارە قسەیمان ئاسایی نییە قسەی ئەمان وەکو نوێنەری مثلەن ئەکرێ بڵێن وڵاتێکیش نییە لەوانیش بەرزترە باش لەبەرەوە ئەچن ئەبنە شایەتیش لە واتە ئەمان لە خۆ قسە ناکەن پێم وایە ئەگەر کورد خۆی چاک نەکا دوایی ڕفتاری بە دوادێ قسەی ئەمان ڕفتاری بە دووادادێ